پێنجەمی تەقینەوەیە کە لێرە ڕووداتن پێنجەمی تەقینەوەیە لەسەر ڕێگای هەولێر گوێر ئاگر لە یەکێک لە پاڵاوگەکان کەوتوتەوە ئەوە هەیە بار هەڵگرێک لە کاتی بەتارکردنی بارەکەیدا ئاگری گرتووە و تاوەکو ێساش ئاگرەکە کۆنتترۆل نەکراوە ئەوەی هەیە تیمەکانی بەرگری شارستانی لە هەموو لایەکەوە خەریکی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن بار هەڵگرێکەش بە تەواوی سوتاوە لەگەڵ چەند خەزانێکی دیکە کە بە تەواوی مەترسیەکێک لە شار حاڵەکان لێرە دەمەوێت قسەم بۆ بکە قوربان سڵاوت لێبێت ئەگەر بۆم باس بکەی ئاگرەکە چۆنی بوو سەرەتا وەڵای ئاگرەکە لێیگرا ئەوە بەخۆی مادەکە مادەشی وەکو فلۆین وایە یعنی لەگە گەرمی لەگە چینکێک ئاگری شتیوا دەگرێتن یەکسەر ئاگر دەگرێت ئاگر دەگری یەکسەر ئاگرەکە کەم و بیدایەتی بەس هەریقی و بەرگری شارستانی تۆزێک تاخیر بوون ئەگەر نادەکوژاوە ئاگرەکە سارێکمان زامدار بووە ئاگری گرتووە ساخەکە بەرێن بە سارەکەمانی عدم بووە سارێ هەر تیمی مێ عادی مێ عادی پاڵاوگەکەیە عادیوی لەگەر چەند خەزانێکتان چی ئاگری گرتووە باشە کەس بریندار بوو لە ئاگرەکە نا هەموو سەلامەت نیست زانشتی وانەوە بەس مادیە ئاگرەکە دوورە لە دەش پاڵاوگەکە یان ناوەڵا تەنیشتی پاڵاوگایە بەس دیواری بینە ئەگەر سیم بە ئاگری دەگری بەس دیوارەکە بەرزە یان کاریگەریە و دیوارە کاریگەری تو ئەگە سیم بە ئاگری دەگرێت تەشانەی دەکرێت ئەڵام بەداریق ناگژێتەوە تەسویرێکە دەدانا هەریقی لێ ناگژێتەوە دەنجی چەند تەقینەوەک بیسراوە دەنگانە چیوچین ئەوە هەر تەنکەرەکەیە هەموو ئاگری تەقیەوە چەند خەزانشکە لەوەیە هەموو پر مواد بۆ هێدیێدی تەشانێک هێدیێدی دەتەختەوە موادە ناگژێتەوە بە هەریق هەتا بە خۆی دەگژێتەوە زۆر باشە قوربان وەرە قسەم بۆ بکە چۆنیت باشی چۆن بۆ ئاگرەکە ئەگەر سەرەتا ئاگە لێ بەس ڕوو بکەیتە کامێرا ئەمن لێرە دوکانم هەیە بەڵێ یەکەم جا من نەمزانین لە دوکانم درمەچ گەلە گەورە هات هەمن هەرتە بەشە سەق کرد و گۆم دواخوا لەرزینە چییە هاتمان دەرێ گەرمی زیاتر هاتووە جارە بۆ دومی تەقینەوە تەماشام کرد ئاگەشی زۆر لێرە برم بوو و تەقینەوەکی زۆر تقریبان ئەوە پێنجەمی تەقینەوەیە کە لێرە ڕووداتن پێنجەمی تەقینەوەیە باشە کەس بریندار بوو لێرە نازانم دەمژۆ تازە دێمە ئێرە بەس بزان تڕێ لە شتایەوە دەنگەکەی گەورە بوو دەنگەکەی زۆر گەورە بوو یعنی لە حەل بەدەر بوو ئەمنا بە پرەپراتمە دەرێ نەمزانی کوادمە خوارێ چکە کارەبام نەبەستی نەمزانی کو دەرپەڕیم هاتی لە خوارێ خەڵکی ناوچێ ترسان هەر زۆر ئەمەوەتە لێرە ها بەرامبەر ئەو تا من تازە ژەکەتو زەنامت قسەم کرد ئەلێرە هەر لە بەرامبەرتمە لە دوکانێ یعنی زۆر دلمەجگە لە گەورەی هات بەس ئینشاڵڵا هەموو لایەک ساق و سەلامەتن زۆر باشە دەست خۆش بێت ئەمە قسەی ئەو شاد حاڵانەیە کەوان لە نزیکی ئاگرەکە بوون بازەوە دەکەن کە هیچ کەسێک بریندار نەبوو تیمەکانی بەرگری شارستانیش لە چواردەوری ئاگرەکە دەیانوێت ئاگرەکە کۆنتترۆل بکەن ئەوەی هەیە بار هەڵگرێک لەگەڵ چەند خەزانێک لە نێو پاڵاوگەکە سوتاوە بە تەنیشتیشی هەر پاڵاوگەی ینی ئەوە نەبێتن تەنیشتی چۆڵ بێتن ینی چی لێ نەبێت بەڵام تەنیشتی شەر پاڵاوگەوەی هەیە ئاگرەکە تاوەکو ئێستا لە شوێنی خۆی ماوەتەوە ئەوەیە چەند خەزانێک لەگەڵی سوتاوە لەگەر بار هەڵگرێکەدا تیمەکانی بەرگری شارستانیش سەرقاڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن و خەریکە بارانی بە ڕەحمەتی ژێرە دەبارێت بەڵکو ببێت تا خێر و بەرەکەتێک بۆ گوژانەوەی ئاگرا